بسم الله الرحمن الرحیم. سڵاوی خۆی گەورەتان لەبێت بینەرە بەڕێز و خۆشەویستەکانی بەرنامەی دین و دنیا. خۆشحاڵین لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەکەتان بە خزمەتەوەی بەڕێز و خۆشەویست ئەگەینەوە. لە ئەڵقەی ڕابردووی ئەم بەرنامەیەدا باس و خواسێکمان لەسەر یاسای ئیسلامی یان شریعەتی ئیسلامی و یاسادانراوەکانی دەستی مرۆڤمان کرد. تاکی مسلمان لە کۆمەڵگەی ئیسلامیەکاندا چۆن مامەڵە لەگەڵ ئەم دوانە ئامادەبووە بکات. لە ئەڵقەی ئەم جارەماندا تەواوکەری ئەو بابەتە هەندێک پرسیاری دیکە دەوروژێنین و بەڕێز پرۆفیسۆر دکتۆر سەباح بەرزنجی سەرۆکی سەنتەری زەهەوی و مامۆستای زانکۆ وەڵاممان دەداتەوە بەگەرمی. بە خێراتنیەکەین کاک دکتۆر، بەخێر بێت. سپاس بۆ جەنابێت. کاک دکتۆر، بە دوور و درێژی لە ئەڵقەی ڕابردووە باسی مەستەر و پێناسەیەکی هەریەک لەو دوانەیەمان کرد، شەریعەتی ئیسلامی و یاسا وەزعیەکە. لە ئێستایا ئەکرێ لەم پرسیارەوە دەست پێ بکەین، ئایا بوونی یاسادانراوەکان ناسنامەی ئیسلامی لەم وڵاتانە لەم هەرێمانە لە کۆمەڵگای ئیسلامیەکان بە تەواوی وەرگرتوتەوە یان چۆنە؟ بە ناوی خۆی بەخشندە و میهرەبان سوپاسدانەکەم. لە ڕاستیا سیفەتی ئیسلامەتی سیفەتێکی اجتیماعیە. یعنی کاڵێن کۆمەڵگای موسڵمان یا کۆمەڵگای ناموسڵمان کۆمەڵە ڕەگەز و توخمەکەیە کە پێکهێنەری ئەو وەسفەن. یەکێکیان بریتە لە یاسا. یعنی بۆ نمونە مجتەمەعی کوردستانی، کۆمەڵگای کوردستان کە ئێمە تیا دەژین پێوتە کۆمەڵگایەکی ئیسلامی. لێرا قسە لەسەرەوەی ئایا هەموو ڕەگەزە پێکنەرەکانی ئەم کۆمەڵگایە وەسفی ئیسلامەتیان هەیە یان نیانە. لێرەدا ئێمە چەند پێوەرێکمان هەیە بۆ وەسفکردنی هەر کۆمەڵگایەک بە موسڵمان یا ناموسڵمان. یەکێکیان یاسا پەیڕەوکراوەکانێتی کەمە لەوانەیە گرنگترینە. بەڵێ یەکیان یاسا کارپێکراوەکانە، یەکیان عورف و عادەت و نەریتە، یەکێکیان قیەم و بەهایە، دام و دەستگاکانە، ئینتیمای سیاسی، یعنی ئەمجا چارەنووسی ئەو کۆمەڵگایە بە چه کۆمەڵگایە کۆبەندە، هاوسۆزی، شانازیەکانی. دکتۆر، هەموو ئەوانەی کە لە دوو هەمەوە باست کردن وابەستەی بابەتی یەکەم نین، یعنی یاسا کارپێکراوەکان هەمووی پێکەوە وابەستن. یعنی نەک بڵێ یعنی تۆڕێک دروست دەکەن یاساکان، پەروەردە و خوێندن، کەلتور، عورف، هەروەها قیەم و بەهاکان، دامەزراوەی خێزان، هەمویان پێکەوە یاریدەدەرن بۆ ئەوەی ئەو کۆمەڵگایە بە موسڵمان ناوزەت بکە یا بە ناموسڵمان. بڵێ ئەمە زۆر گرنگە. ئەمجا لایەنی دەسەڵاتی سیاسی، دەسەڵاتی سیاسی هەڵگری چه فەلسەفەیەکە بۆ حکومکردن، بۆ فەرمانڕەوایەتی. ئەمەش ڕەنگە بڵێم زۆر سەرەکیە بە نیسبەت وەسفکردنی کۆمەڵگایەک. بەڵام بەگشتی ئێمە کۆمەڵگا موسڵمانەکان ئەوانەی کە ناسراون و زۆرینەی خەڵکەکەی موسڵمانن، حتا گەر یاساکانیشیان، یاسا کارپێکراوەکانیشیان یاسای وەزعی بن، ناتوانین بە ناموسڵمان وەسفیان بکەین. لەبەرەوەی ئەگەر ئەمە بکەین لە ڕاستیە کێشێکی زۆر دروستەکەین بۆ خۆمان و بۆ خەڵکەکەش. لەبەرەوە پرسیارم کرد کە گومان لەسەر ناسنامەی ئەم کۆمەلگانە دروست بوو بێ ئەوەی کە زیاتر کرایە نیشانە و دەستکاری کرا یاسا کارپێکراوەکان، ئەوانی تر لەوانەیە تا ڕادەیەکی زۆر و خۆیان مابنەوە و تووشی گۆڕانکاری نەهاتن. چەمکی یاساش زۆر پێویستی بەورکردنەوەیە، یانی چونکە ئێمە یاسامان هەیە کە کاری پێکرێ لە وڵاتی ئێمەیە 100% پێچەوانەی یاسای ئیسلامە. هەندێک لە یاساکان بۆ نمونە قانونی عقوبات بڕیاری نەیاوە ئەوەی کە لە منزومەی یاسایی وڵاتی ئێمە هەیە کە یەکێ لە سەرچاوەکانی بریتی بێ لە شەریعەت. لە قانونی مەدەنی و شارستانیە یەکێ لە یاساکان بریتە لە شەریعەت. لە قانونی باری کەسێتی ئەحوالی شخصیە یەکەمین یاسا بریتە لە شەریعەت. تەماشاکەی جیاوازی هەیە. بۆیە یاساکانیش وەکو وەحدەیەک ناتوانانی تەماشاکەیە بێ وردیان کەیتەوە. بۆچی لێرە پرسیارە زۆر گرنگە، بۆچی با بڵێن تێکەڵ کرا؟ بۆچی ینی
یەکلایەنە یەکیشیان نەبووە سەرچاوی یاساکانی ژیانی ئەم کۆمەڵگایانە یا شریعەتی ئیسلامی یان بە پێچەوانەوە. خۆی ساڵانێکی زۆر شریعەتی ئیسلام دوور خراببوویەوە لە حکم لە دەسەڵات بە بەشێکی پەیوەندی بە ئیمکاناتی ذاتی شریعەتەکەەوە هەبوو، بەشێکشی پەیوەندی بە فەلسفەی دەسەڵاتدارەوە بوو، فەلسفەی سوڵتەی کە ئەم وڵاتانەی بەڕێوە برد. ئەو فەلسفەیان چی بوو؟ چۆن لەکوێوە هات؟ کاتێک کە دەوڵەتی مۆدێرنە دروست بوو لەسەر ئەساسی دەوڵەتی دوای ئیستیعمار هەندێک دەوڵەت هاتنەکایەوە هەردە سیستەم هاتنەکایەوە لە وڵاتی ئێمەیە کە بە تەواوی تەسلیمی چەمکە غەربیەکان بووبوون. یعنی کاک دکتۆر با بڵێن شریعەتی ئیسلامی بە ئامانج گیرا لەم کۆمەڵگایانە یاخود لاواز بوو توانای بەڕێوەبردننی کۆمەڵگەی نەمابوو. خۆی ئیمپریالیزم یا ئیستیعمار کاتە جیهانی ئیسلامی یەکەمین کارێکە کردی سڕینەوەی هویەت و شناسی ئەم کۆمەڵگایانە بوو، سڕینەوەی ئینتیمای دینی و حەزاریان بوو. ئەمەش بە چی ئەکرێ؟ بە چەند میکانیزمێکی بەکارهێنایەکیان هێشتنەوەی هەژاری و نەبوونی، پاشکۆیەتی سیاسی و ئابووری، داگیرکردنی سەربازی، اینجا دەستکاریکردنی بەرنامەکانی خوێندن، مەسەڵەن خوێندنی نیظامی هێنایە وڵاتەوە، قوتابخانەی هێنا لە باتی حوجرە، یعنی ڕۆڵی مزگەوتەکانی کەم کردەوە، ئاینی کرد بە کایەیەکی تاکە کەسی. هەموو ئەم کارانە بۆ ئەوە کرا کە شناسی ئەم میلەتانە شناسی ئیسلامیان نەمێنێ، ینی سەرکەوتوو بوون لەوەیە بێگومان تا ئەندازەیە سەرکەوتوو بوون. ئەگەر بۆچی بە تەواوی نەیانتوانی سەرکەوت؟ لەبەرەوەی شتێکە پێوتێ مەناعە، پێوترێ سیستمی بەرگری لە جەستەی ئومەتی ئیسلامی ئەو سیستەمە هەبوو کە تەقبولی زۆر شتی نەیەکرد. یعنی بۆ نمونەیەکت بۆ دێن 70 ساڵ زیاتر سیستمی کۆمۆنیستی یا سیستەمی مارکسیستی لە یەکێتی سۆڤێتی جارانە محارەبەی هەم دینی مەسیحی هەم دینی ئیسلامی کرد، بەڵام سەرنجام شکستی هێنا. یعنی توانی تا زۆرترین دەرەجە و زۆرترین ئاست و نزمترین ئاست دین زەعیف کا لەو کۆمەڵگایانەدا، بەڵام نەیتوانی ڕیشەکەنی بکانی لە بنی دەربێنێ. بۆیە مەناعەتێکی ذاتی لە هەموو ئینسانێکە هەیە بۆ دیفاع لە بیر و باوەڕی خۆی، بۆ دیفاع لە شناس و هویەتی خۆی. یعنی ئەوە زۆر بە زەحمەت ناکرێت. یعنی حتا ئەگەر ئیسلامیش حکمی وڵات بکە بە معنای کەلیمە ناتوانێت ڕەگ و ڕیشەی ئیلحاد لە وجودی ئینسانەکانە کۆتایی پێبێنی. بۆچی؟ چونکە لە مقابلی ئیمانەوە ئیلحادێکەر هەیە، لە مقابلی بڕواوە بێباوەڕیەکەر هەیە. بۆیە مامەڵەکردن لەگەڵ ئینسانە و دەستکاریکردنی هویە و شناسی ئینسان زۆر کارێکی ئەستەمە، بە تایبەتی شناسێک کە 1400 ساڵ بەردەوام بوو بێش لەگەڵ خواست و ڕوئیە و بینین و ڕوئیەکانی ئەو کۆمەڵگایەدا گەشەی کردبێ هاتبێت. کەواتە ئەم کۆمەڵگایانە توانین بڵێن شتێک لە ناسنامەی ئیسلامیان هەرماویانە و دەشیمێنێت، چونکە جارێ هەر خودی مەفهومی کۆمەلگای ئیسلامیەکان مەفهومێکی جێگیرە لە سیاسەتی نێودەوڵەتیە، لە جوغرافیادا، لە مێژوودا، تەنانەت لە حرەکەتی ئیستیشراق و ئیستیغرابە کە دوو حرەکەتن دروست بوون حاڵی حاضر، یعنی خۆرهەڵات ناسی و ڕۆژئاوا ناسی. هەموو ئەمانە تۆ ئەگەر بێ ئینکاری کۆمەلگای ئیسلامیەکان بکەی یا تەنانەت ئینکاری ڕەوەندەی ئیسلامی بکەی لە کۆمەلگا نائیسلامیەکانیش ئەمە شتێکە زۆر زەحمەتە بۆ ئینکاری واقعە. بەرەو کوێ ئەڕوا مەسەلەن بۆ ئایندە قۆناغێکە بووە لاواز بووە یان قۆناغێکە بووە ئەم ناوچانە تووشی داگیرکاریە بوو، مەسەلەن ئەو هەژمونی یاسا غەربیەکان و چاولێگەریان ئەم ناوچەی داپۆچووە. لە ئێستاە بارودۆخی هەر یەکێ لەم تەشریعانە چۆنە؟ طبعاً هەموو تەشریعێک، هەموو سیستمێکی تەشریعی توخم و ڕەگەزی مانەوەی هەیە. ئەمجا توخم و ڕەگەزی گەشە سندن و ڕوبەڕووبنەوەی هەیە. خۆی لە حەدی ذاتی خۆیان هیچی پێ ناکرێ، بەڵام هەڵگرانی بە جوهد و تێکۆشان و بە ماندووبوون و بە کرانەوەی زیاتر و بۆ لێکۆڵینەوە و بەراورد و بۆ عملیات بە تێکەڵبوونیان لەگەڵ واقعی سیاسی و کۆمەڵایەتیە ئەتوانن ئەو سیستەمە وا لێ بکەن هەم فراوان بێ، هەم کرانەوەی زیاتری هەبێ، هەم ئیستیعابی کێشە و گرفتە
کانی ڕۆژگار ئێستا توانین بڵێن مەسەرەن هێزە سیاسیەکان تعبیر لە ناسنامەی هەریەکە لەمانایەکەن بۆ نمونە هێزی سیاسی ئیسلامیمان هەیە هەوڵەدا مەسەرەن شریعی ئیسلامی دیسان بێنێتەوە کایە بێگومان بەڵام بە پێچەوانەشەوە مەسەرەن ئەلمانیەکە نەتوانن بێگومان هەموو تەیارێکی فکری هەڵگری مەشروعێکی سیاسی و کۆمەڵایەتیە هەموو تەیارێکی فکری لە هەر کۆمەلگایەکە تر کۆمەلگای ئیسلامی بێ یان نائیسلامی بێ هەڵگری پرۆژەیەکی فکریە ئەو پرۆژە فکریە شمولی هەموو لایەنەکانەکە بەلایەنی یاساییشەوە واریدا ئەم هێزە سیاسیانە سەرکەون لەوەی جارێکی تر سەرچاوی یاسادانان بە تەنها شریعەتی ئیسلامی بێ هیچ نمونەیەکی وامان لە وڵاتێکی دنیا هەیە ئێمە بڕوامان بەوە هەیە وەکو خۆمان کە تەجربەیەکمان هەیە حتا لە تجربەی پێغەمبەر صلی الله عليه وسلم و یار و یاوەرانی ئەبێ یاسای ئیسلامی بە ڕەوەندێکی تەدریجی و پلە بە پلە بێتەوە مەیدان لە قەناعەتی تاکە کەسیەوە بێ بە قەناعەتی نوخبە لە یعنی ئەوە نابێ هێزێک هەبێت بیست شت نابێ بە سەپاندن بێ ئەبێ بە قەناعەت و اختیار بێ یعنی ئەتوانێت هێزێکی سیاسی تیارێکی سیاسی ڕێگە خۆشکە قەناعەت دروستکە پرۆژەی هەبێ بۆ چارەسەری کێشەکان کێشە کۆمەڵایەتەکان کێشە سیاسیەکان کێشە فکریەکان کێشە ئابوووریەکان پرۆژەی هەبێ و لە بواری دەرفەتی ئەوەشی پێ بدرێ کە جێبەجێ بکە لە بواری خۆیان یعنی من پێم وایە ئەگەر سێری قورئانی پیرۆز بکەین هەم تەجربەی زولقەرنەینمان هەیە هەم تەجربەی حەزەتی یوسفمان هەیە سەلامی خوای لەسەر چۆن ئەگەر کەمی ئاماژیان پێ بکەی ڕوون بێ لای تەجربەی زولقەرنەین کە لە سوورەتی کەهفە باسیەکە تەجربەی کەسێکی دەسەڵاتدارە کە بڕوادارە ئیمکاناتی هەم علمی هەیە هەم ئیمکاناتی سەربازی هەیە توانێت لەشکرکێشی بکە و لە هەر شوێنێکە کێشە و گرفتی نزاعی سیاسی هەبێت لە شوێنێکی جیاکرا دیاریکراوە توانێت بچێ چارەسەری بکە لەوێش یاسادا بنێ ڕۆڵی هەبێ ئەمە زۆر بە جوانی باس کراوە مەرجیش نییە بیرروباوەڕی خۆی پسەپێنێت بەڵام بیرروباوەڕی خۆی عارزەکە تەجربەی یوسف ئەوەیە کە لە سیستەمێکە کە سیستەمەکە 100% ڕەبانیش نییە بەڵام دەرفە دەدەن بە کەسێکی ڕەبانی کە لە بوارێکی دیاریکراوە ئیسلاحات بکە یعنی ئێمە جاری وایە ئیسلاحی سیاسی ئیسلاحی کۆمەڵایەتی کە ئەبن بە بنەما بۆ ئیسلاحی یاساییش ئەمانە ئەم ئیسلاح بۆی هەیە ئیسلاحێکی کولی بێ یعنی هەموو ڕەهەند و بوارەکانی ژیان و ژیانی کۆمەڵایەتی ئەو کۆمەلگایە بگرێتەوە و بۆیشی هەیە لایەنێکی دیاریکراو بگرێتەوە یعنی هەموو تەوژمێکی سیاسی لە کوردستانیشە ئەتوانێت هەڵسەنگاندنێکی ذاتی بۆ خۆی بکە من لە چ بوارێکە ئەتوانم خزمەتێکی زیاتر بکەم و پرۆژەیەکم هەبێ بۆ خزمەت بە کۆمەلگا یعنی کۆمەلگا سێری عەمەلەکە سێری کردەوەکە سێری ئەنجامی کارەکانتەکە سێری قسە و شیعارت ناکە ینی تا ماوەیە ڕەنگە لەگەڵ شیعارەکان تا بێتە پێشەوە بەڵام دوای ماوەیەک هەڵسەنگاندنەکە بۆ بەرهەمی کارت بۆ دەستکەوتەکانت لە بوارە جیاجیەکان هیچ نمونەیەکی زیندوی ئەم سەردەممان هەیە لە ئاستی نێودەوڵەتیە ئاستی وڵاتانی ئێستاە بڵێن ئەمە مەسەلەن ئێمە نمونەی تاریخیمان هەیە وەکو نمونەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەگەڵ سەردەمی خلافەتی ڕاشیدە تا 6 ساڵ لە خلافەتی ئیمامی عوسمان ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ دوای ئەوە چەند سەردەمێکی تریشمان هەیە سەردەمی عومەری کوڕی عەبدولعەزیزمان هەیە سەردەمی هەندێک پادشای عادلمان هەیە سەردەمی صلاح الدین ئەیوبی نورەدینی زەنگی و سەردەمی هەندێک پاشای لێوەشاوەمان هەیە ئەمە وەکو لایەنە تاریخەکەی بەڵام لە لایەنی معاسرا ئێمە هەندێک تەجربەی موفقمان هەیە کە لە بوارێکی دیاریکراوی مەحدودا توانیوێتی خزمەت بکە نمونەی مالیزیامان هەیە نمونەی مەغریبمان هەیە نمونەی حرەکەتی ئیسلامیمان هەیە لە ماوەیەکە لە سوودان توانی خزمەتێکی باش بکە هەندێک کەس دێن باسی مەسەلەن تورکیاکەن لە کاتێکا کە ئێستا پارتی داد و گەشتە پێوتان وەکو هێزێکی ئیسلامی وێناکەن ئەمە تا چەند خۆی ئەو پارتە نەهاتووە بڵێ من پارتێکی 100% بە پاشخانێکی فکری ئیسلامیەوە ئینتیمایەکی هەیە بۆ قۆناغێکی تاریخی ئیسلامی یعنی بە چاوی ڕێزەوە تەماشای سەردەمی خلافەتی عوسمانی و دەسەڵاتی عوسمانی ئەکا سۆزێکی هەیە بۆ موسڵمانان لە دەرەوە
سۆزێکی بۆ میلەتانی تر بەڵام لە هەندێک بوارە توانی وشێتی لە قۆناغەکە خزمەتی شایان بکە بە کۆمەلگاکەی خۆی بەڵام لە هەندێک بوارە پێش سەرکەوتنی بەدەست هێنا و شکستی هێناوە تۆ بێ وەکو جوهدێکی بەشەری سێری بکەیت لەکوێ پێکاوێتی پشگیری بکەیت لەکوێ نەی پێکاوە بڵێ لێران نەی پێکاو لێرا شکستی هێناوە تووشی هەڵە بووە نەیتوانیوە چارەسەری کێشەی گەلی کورد بکە لەوێ کە ئەمە ڕەنگە ئەسبابی مەوزوعی و ئەسبابی جیاوازی هەبێ سەبەبی ناوخۆیی هەبێ سەبەبی دەرەکی هەبێ بەڵام نەهاتوە تەبەنای ئەوە بکە کە ئەم کێشەیە چارەسەرا کە کێشەیەکی زۆر درێژخایەنە دکتۆرە بوو لە نمونونەکانە با بڵێ یەکسەر باسی دوو وڵاتی دیاری کراومان هەیە کە ناسنامەی ئیسلامیان هەیە بۆ خۆیان عەرەبستانی سعودی و کۆماری ئیسلامی ئێران بۆچی ئەمانە نەبوونەتە سەرمەشقی ئەم جۆرە نمونانی کە باسەکرن یعنی بۆ ئەم دوو وڵاتە هەر کامیشکالەتی خۆی هەیە یعنی مەسەلەن لە باتیەوەی پێکەوە کار بکەن بۆ پرۆژەیەکی ئیسلامی جیهانگیر خەریکی خلافات و شقاقاتی ناوخۆیانە یعنی مەسەلەن کۆماری ئیسلامی ئێران ئەیتوانی کار لەسەر داوای جەمالەدینی ئەفغانی بکە کە مەزهەبەکان کەم ڕەنگکە ینی ئیتیجاه و تعسوبی مەزهبی کەم ڕەنگکە بەڵام لەو بوارە نەیتوانیەوە ئیتیجای مەزهبی تۆخ کردوتەوە مەزهبی هین عەرەبستانی سعودیش لە باتیەوەی بێت بە یەک ڕوانگەوە سێری هەموو جیهانی ئیسلامی بکە تەبەنای قەزایی جیهانی ئیسلامی بکە هاتووە دیدگایەکی دیاریکراو لە مەزهبێکی دیاریکراو ئەسەپێنێ دوای ئەوە تەنەکوری لێەکە و خۆی ئاڵێنێتە هەندێک کێشەی ناوخۆیی یعنی لە ئێستا بۆ نمونە لە یەمەنە یاخود لەگەڵ قەتارا کێشە دروستەکە کێشەی هەیە لەگەڵ جەماعەتی ئیخوان الموسلیمینە لە میسر و لە هەر جیهان لە هەر شوێنێکی ئەم دنیا هەبێ کێشەی هەیە لەگەڵ وڵاتانی وەکو تورکیا کێشەی لەگەڵ ئێران هەیە یعنی هەرچەند منطقی سیاسی ئێران لە منطقی سیاسی عەرەبستان زۆر جیاوازە ئەوەندەی نزیکە لە غەربەوە نزیک نییە لە وڵاتانی ئیسلامی بەڵێ ئەوە بۆ خۆی سێری خەڵک سێری چیەکە سێریەوەکە تەنانەت ئەگەر مەبنای کار لە وڵاتێکە شریعەتی ئیسلامیش بێ خەڵک سێری عملکرد و نەتیجەی سیاسەتی ناوخۆیی و دەرەکی ئەو وڵاتە ئەەکە یعنی تۆ ئێستا بێنی لە هەندێک لایەنە تەماشاکەی ئەفکار و ئەحکامی ئیسلامی لە ئێرانە جێبەجێکرێ بەڵام لە قەزیە گەورەکانە لە باتی ئەو تەموحی کە ئێمە هەمان بوو ینی خەڵکی جیهانی ئیسلام هەیبوو سەبارەت بە وڵاتە کە تەبەنای هەموو قەزایەکان بکە و ئەحمەد بن بێلاز زوو پێیوتە بوون ینی لە ساڵی 86 نامەیەکی زۆر گرنگی بۆ نووسین بۆ مەسئولینی دەرەجەیەکی کۆماری ئیسلامی ئێران وتبووە بێەوە چارەسەری سێشت بکەن چارەسەری کێشەی قەومیات بکەن کێشەی مەزاهب بکەن کێشەی چین و توێژەکان بکەن یعنی خۆی دەسەڵاتێکی ئیسلامی کە خاوەنی فەلسەفە و ڕوئیایە کە سەبارەت بە جیهان ئەبێ لە ئاستی پەیامی ئیسلاما بێ لە ئاستی پەیامی قورئانا بێ یعنی دیدگایەکی زۆر کولی هەبێ بۆ کۆمەلگا و تەرکیز بکاتە سەر لایەنی پێکەوە بەستن نەک لایەنی جیایی یعنی ئێستا ئێمە لە عێراقا وەرە بزانین ئەو حسابانی کە لە عێراقا حکومەکان ئەحزابی ئیسلامین ئەحزابی ئیسلامی شیعین وایانە لەبەرەوەی تەبەنای مەزهبێکی دیاریکراویان کردووە کە مەزهبی شیعەیە لەبەرەوەی لە ناو مەزهبی شیعەشا تەبەنای ڕوئیەیەکی دیاریکراویان کردووە تەماشاکەی هەموو شیعەش لەیان ڕازی نییە خەڵکێکی زۆر نمونەیەکی زۆر ناشیری نیشیان پیش بەڵێ نمونەیەکی ئێستا تا ئێوارە قوانینەکانیشان ئەگەر وەرگیراویش بێ لە شریعەت خەڵک حساب بۆ قوانین ناکە ئەوەندەی کە حساب بۆ نەتیجەی کاری سیاسی و کاری خەدەمی و کاری کۆمەڵایەتیان دەکە یعنی ئابوووریەکیان دروست کردووە ئابوووریەکی وابەستە ئابوووریەکی داڕوخاو و سیستەمێکیان دروست کردووە سیستەمێکی ئەمنی مخابراتی سڕینەوەی بەرامبەر نەهێشتن بە دەور بۆ بەرامبەر و ئەو شتانی کە ئێمە ئێستا لە عێراقای بینین ئێمە بۆ بچین بۆ ئێرانیا بۆ سعودیا بۆ شوێنێکی تر ئێمە بین لە وڵاتەکەی خۆمانە قسە بکەین لە هەرێمی کوردستانە قسە بکەین ئێمە سیستەمە یاسایەکەشمان سیستەمێکی یاسایی ملەفەق و مزەوەرە دەستورێکە یەک کەس کاری پێ ناکە ئەمجا شت هەیە نادەستوریە بووە بە دەستور
بۆ ئەبێ سەرۆک وەزیران لە عێراقا حتممە نەبێ شیعە بێ بۆ ئەگەر کوردێک توانای هەبێ بێ بە سەرۆک وەزیران بۆ ڕێگەی پێنادرێ یا سونیەک بۆ ڕێگەی پێنادرێت کاک دکتۆر لە بەرامبەرە ینی ئەبێ ئێمەدان بە واقعەتی تاڵ یان دەرەنجامێکی تاڵا بنین ئەوی شەوەیە کە لە بەرامبەر ئەم دیمە نەخراب و یا ناخرابی کە وڵاتانی ئیسلامی ئاماژێت پێدا و پیشانە درێ بە تایبەتی عێراق وڵاتانی غەرب نمونەی زۆر جوان پیشانەدەن لە سەرکەوتووی و لە پێکەوە ژیان و لە پێشکەوتوو ئەو ئینسافەی کە ئەکادیمیەکی غەربی نیشانی ئەدا نیسبەت بە یاسای ئیسلامیەکان زۆر باشترە زۆر زیاترە لەوەی کە کابرایە لە ناو خۆمانە ینی مەسەرەن کابرایەکی سونی متعاصب بە هیچ شێوێکدان بە ئینجازاتی جمهوری ئیسلامی ئێرانە نانێ یا شیعەیەکی متعاصب دان بە ئینجازاتی تورکیادا نانێ کوردێکی قەومی ناسیۆنالیست بڕوای بە هیچ ئینجازێکی وڵاتێکی غیرە کوردی نییە بە هەمان شێوە عەرەبێکی ناسیۆنالیستی ناسری بە هەمان شێوە یا ناسیۆنالیستێکی پان ئێرانیست هەموو ئەمە نیشانەی زۆعف و تەنگی حوسڵەی فکری ئەم خەڵکەیە یعنی ئێمە کێشەیەکی گەورەمان هەیە لە هەڵسەنگاندنە کاتێک ناتوانین لە قاوغی مەزهەب یا لە قاوغی قەومیەت بینە دەرەوە وەکو باحیس و لێکۆڵەرێکی بێلایەن مامەڵێ لەگەڵ مەسەلەکانە بکەین بەڵام ئێمە ئێستا لەم بەرنامایە ئەمانەوێ مەوزوعیانە قسە لەسەر شتەکان بکەین مەوزوعیانە ئەوەیە کە ئێمە جارێ لە هەناوی کۆمەڵگای خۆمانە یەک دنیا کێشەمان هەیە نابێت چاوپۆشی لێ بکەین و نابێ بیانقین بەژێر لێەوە نابێ بڵین مەسەرەن لێرەدا مادام ئەمە ناوی ئیسلامی لە خۆی ناوە بێ دیفاع لە هەڵەکانیشی بکەین ڕاست مادام ئەمە ناوی شریعەتی ئیسلامی لەسەر خۆش و شریعەت نایە حکومکە بە هەڵوم هەڵە و پەڵەکانەوە قبوڵمان نابێ مەسەلەن ڕواڵەت بمان خڵەتێنێ نابێ شیعار و دروشم بمان خڵەتێنێ یعنی لەکوێ تەجربەکە شکستی هێناوە لەکوێ زەرەری یاوە یعنی ئێمە تەجربەی تورکی لە چارەسەری کێشەی کوردان زەرەری هێناوە یعنی عەقڵیەتێکی ناسیۆنالیستی یعنی تۆ ناتوانی تەوفیقێ بکەی لە بینی بڕوا بە عمومیەتی ئیسلامی و عەقڵیەتی ئەتاتورکیە ناتوانی تۆ ئەوە هین بکەی یا ناتوانانی تۆ باسی عالەمیەتی ئیسلام بکەی بەڵام تەبەنای مەزەبێکی معەیەن بکەیتەوە مەزەبە هەر مەزەبێک بێ مەزەبی شافعی بێ مالیکی بێ جعفەری بێ مەزەبی حەمبەلی بێ یاخۆت بزانە برایانی موسڵمان کە لە میسر بۆ ماوەی ساڵی حکمیان گرتە دەست ئایا توانیان لە قاوغی حیزبایەتی بێنە دەرەوە یعنی لەگەڵ ئەوە ئەبێ هەڵسەنگاندنێکی بابەتیانە بۆ کارە بە تەنها قەوانین و یاساکان چارەسەری کێشە ناکرێت و ئێمە لە کوردستانیش و لە عێراقیشە فراغی یاساییمان نییە بەو ئەندازەی کە کێشەمان لە جێبەجێکردن و لە ئیلتیزامی خەڵکانی مدعیە هەیە خەڵکانێک کە مدعین ئەوەی کە لە کوردستان ئاڵێڵێ من خزمەت بە کورد دەکەم بەڵام کورد گیری خوارەوە بەدەست کوردەوە بەرجەر بەدەست دەسەڵاتی کوردیەوە بڵێ پێم باشە پرسیارێکی تر بوروژێنینەوەی شەوەیە لە کۆمەڵگەکان بینە دەرەوە بۆ ئەسڵی یاساکان ئەسڵی یاساکانە چی کراوەتە ئامانجی بنیادنانی ئەم یاسایانە چی کرا چی بۆ بە فەلسەفە بۆ نمونە لە شریعەتی ئیسلامیە چی وەتە ئامانج لە بنیادنانی ئەم کۆمەڵە یاسایی کە دانراوەتە کە هەن یان لە یاسا دانراوەکان چی لە بەرچاوە گیرێ بۆ دانانی یاساکان وەکو ئامانج من جیاوازێکی ئەو تۆ نابینم لە بینی یاسای ئیسلامی و لە بینی یاسای مرۆڤکردە لە بینی یاسای ڕەبانی و یاسای وەزعیە چونکە هەندێک قیەمەیە پێوتێ قیەم فەوق دینیە یعنی هەندێک بەها هەیە کە هەموو ئینسانێک هەوڵی بۆ ئەدا هەر بیر و بڕوایەکی هەبێ هەر دینێکی هەبێ وەکو دادگەری وەکو یەکسانی وەکو ئازادی وەکو ڕێخستنی کۆمەلگا وەکو بەرژەوەندی تاک بەرژەوەندی کۆمەڵ ئەمانە تۆ لەگەڵ هەر کەسێکە لەم دنیاە مناقەشە بکەی لەگەڵیان کۆکی یعنی هەموو یاسایە کە دادەنرێ بۆ دابینکردنی ئەم بەهایانەیە بۆ ڕێخستنی کۆمەلگایە بۆ پارێزگاری لە مافە بۆ پارێزگاری لە بەرژەوەندیەکانە بۆ بەرجەستەکردنی بەهاکانی دادگەری و یەکسانی و ئازادیە ئەمە قیەمی عام من هي القيم العليا ئەمە قیەمە بەرزە باڵەکان
لە ئەوەی کە جیاوازی دروستە بێ کاتێک کە دێتە تۆ جیهانبینیەک لە پشتی دادگەریەوە هەیە، یعنی تۆکو موسڵمانێک پێناست بۆ دادگەری جیاوازە لە کەسێکی تر، تۆ پێناست وەکو موسڵمانێک بۆ ئازادی جیاوازە لە کەسێکی لایک کە ئازادی بە بێبەندوباری یاخود بە حڕیەتی فەر دەزانێ، یعنی هەرچی دویست بیکە ئەوە تێگا پێناسی بۆکە. لای تۆ ئازادی بریتە لە بەندایەتی بۆ خوا، یعنی من ئازادم لەوەی کە بەندایەتی بۆ خواکەویت نامێت کۆی لێ کەسێکی تر بم، تۆ پێناسی ئازادی واکەی. بۆیە ئەو یاسانێک کە تۆ دایەنەی خزمەت بە فەلسفە کەونیەکەی تۆکە، تۆ خاوەنی فەلسفەیەکی گردردونیت، باوەڕ بە تەوحیدەیە، باوەڕ بەوەیە هەموو شتەکان بەسی تۆ بەخوای پەروەردگارەوە و تەنها لەو یاسا وەربگری، ئەو چی بە حەڵاڵدانا تۆش بە حەڵاڵی دابنەی، چی بە حرامدانا تۆش بە حرامی دابنەی. ئیتر قیەمەکان تۆ ئەیبەی لەکوێ مامەڵیان پێوەکەی، ئەگەر لە مینزاری شریعەتی خواوە مامەڵیان پێوەکەی پێناسێکی ترت بۆ ئەدەن بەدەستەوە، بەڵام لە مینزاری کەسێکی خاوەنی فەلسفەی مادیەوە پێناسیان بۆ بکەی دیارە بە شێوەیەکی تور جیاوازی ئەم پێناسەکردانە بۆ چەمکەکان یا بۆ یاساکان بۆم بەبدایەکان ئیشکالی دروست کردووە. بێگومان هەموو جیاوازیەکان لەسەر ئەوەیە، ینی تۆ کەسێکی متەدەین بێنە لەگەڵ کەسێکی نامتەدەین بڵێ یادەی تۆ ئازادی بە چی ئەزانیت، ئەو پێناسەیەکت بەکاو پێ ئەمجا بڵێ باشە لەو لە ڕوانگەی پێناسەکەتەوە چی یاسایەک پێناسە پێشنیارەکەی بۆ کۆمەلگا لە بواری ئابوووریە، تۆش هەمان چ یاسایەک پێشنیارەکەی کە یاساکان یەنی سەیریەکەی جیاوازەکان لەسەر ئەساسی جیاوازی پێناسە و جیاوازی بیرروبۆچوون و ڕوانگەیانەوەیە، یعنی جیاوازەکە لەوە دروستە بێ. وەکو مەولانا ئەڵێ ئەز نەزەرگاو هاست ئەی مەغزێ و وجود اختلافێ مؤمن و گەبر و جوهود، یعنی هەموو جیاوازیەکان لە ڕوانگەی بینینەوە دروستە بێ، یعنی لە پێناسەکانەوە دروستە بێ. ئێمە پێناسەمان بۆ دادگەری چییە، بۆ یاقزانی چییە، بۆ تەنانەت ئێستا ئێمە عەدالەت لای ئێمە لای کەسێک کە ژێردەستەیە ئەوەیە کە زوڵمی لەسەر نەمێنێ. کوردێک لە عێراقا عەدالەت لەوا ئەبینێ کە پلەدوو نەبێ، وایانە، بەڵام کابرایەکی عەرەب عەدالەت لە چی ئابینێ، لە شتێکی تر ئابینێ، چونکە ئەو مەسەلەی قەومیەتی بۆ حەل بووە، چەند ساڵە دەوڵەتی قەومی هەیە، ئەو عەدالەت بەلای ئەوە شتێکی ترە، پێناسەیەکی تری بۆەکە. پێناسەی یاسا ئەمجا لەسەر ئەساسی ئەو پێناسە و ڕوانگەیی کە بۆ دروستە بێ لەسەر چەمکەکان تەوەقوعی تۆ لە یاساکان ئەستە تۆ باش تۆ لەبەرەوەی بۆ نمونەگەر سیارەت نەبێ هیچ مهم نیت بۆ تۆ مهم نییە قوانینی مرور بەو دەرەجەی کە بۆ خاوەن سیارەیەک مهمە، بەو دەرەجەی تۆ ئەگەر خوێندکارت هەبێ لە زانکۆ مهتەمی بەو یاسایانی پەیوەندیان بە خوێندنی باڵاوە هەیە، تەوەقوعی تۆ لەوێ دەرەکەوێ، بەڵام بە نسبەت کەسێکەوە کە ئەسڵەن لە بوارێکی ترا کارەکە تەوەقوعات کەواتە هەمیشە ئینسانەکان لە ئەنجامی ڕوانینیان لە ئەنجامی پێناسەکردنیان و لە ئەنجامی تەوەقوعات و چاوەڕوانیان لە دەسەڵاتی تەشریعی یا لە یاساکان جیاوازی دروستە بێ. ئێمە بۆچی پێمان وایە پێناسە ئیسلامیەکان گونجاوترن بۆ ژیان و ژیار و کۆمەڵگاکان تا پێناسە دانراوەکانی ئەمجاوت کەیتە ناو پێناسەی شەوە لە ناو ئیسلامیشا پێناسەکان دیسان بە پێی مەدرسە فیکریەکان جیاوازە بنەوە. وایە ڕاست، ینی ئەویان لەوانەیە هەڵقڵاوی ناو کات و ئەوەش گرنگە، ینی تۆ ئێستا وڵاتی وامان هەیە یەک مەزهبە، بۆ نمونە هەموو لیبیا هەموو چین هەموو مەزهبی مالیکین و موسڵمانیشن، موسڵمانی مالیکی مەزهبن، باشە غیرە موسڵمانیان نییە و غەیری مالیکیشیان نییە، بەڵام چی هەیە؟ قەبائیل هەیە. کابرا کە یەت سەیری یاساکەیەکە لە ڕوانگەی بارێزگاریکردن لە بەرژەوەندی هۆزەکەیەوە پێناسە ئەکا بۆ عەدالەت و بۆ یەکسانی و بۆ ئازادی و بۆ هەمووەوە. زۆر باش، من پرسیارەکەم ئەوە بوو وتم بۆچی ئێمەی موسڵمان پێمان وایە کە پێناسە ئیسلامی لەبەر ئەوەی تۆ پابەندی بەو فەلسفەیە کە هەڵیەگری لە واقعا چۆناکە ئەی دکتۆر لێ گەڕێین مەسەرەن من موسڵمانم و
کەسێکی تر نامسڵمانە لە واقعا چیە بینی مەسەلەن لەوەی خۆی معیار و محەق بڵێت چیە معیار و محەق بۆ ئەوەی پێناسەیەک ڕاست بێ یا پێناسەیەک زۆر باش ڕوانینێک ڕاست بە هەمیشە کردەوە بێ بە محەق قورآنی پیرۆز خۆیە فەرمێ فأما الزبد فيذهب جفاء وأما ما ينفع الناس فيمكث في الأرض يعني ئەوەی کە هەیاهوی ئیعلامە میدیایە دەنگ ئەوەی کە دروشمە ئەمە قورئان ناوێ بە کەف و کوڵ کەفی سەر دەریا ئەمە ئەڕوا تێپەڕێ یعنی خەڵک بۆ ماوەیەکی کەم سەرسامە بێ بە وتارەکە بە قسەکە بە شیعارەکە بە دروشمەکە بەگوێ ئەمە مەسەن ماوەیەکی زۆر سەرسام بووین بە مەسائلی قەومی و ئەو شتانە وایانە بەڵام ئەوەی کە سوودە بەخشێ ئەوەی کە قازانجی تایە بۆ مرۆڤ ئەوە ئەمێنێتەوە لەسەر زەویە ئێستا بۆ نمونە حکوومەتی کوردی ئەتوانێت شانازی بە چیەوە بکە کە 29 ساڵە ئەبێ شانازی بە چیەوە بکە بە چەند کارخانەی دروست کردووە چەند ڕێگۆبانی ساخت دروست کردووە چەند خەستەخانەی دروست کردووە چەند فڕۆخخانەی دروست کردووە چەند کتێبی کوردی چاپ کردووە چەند کرێچی کردووە بە خاوەن ماڵ ئەمانە جێگەی ئەوەن کە تۆ بڵێ فعلەن ئیشی کردووە ینی بەڵام چەندێک قسەی کردووە هیچ قازانجگەرایی لە دانانی یاساکانە بۆتە سەرەکی بێگومان ئەوەی کە پێوترێ بەرژەوەندی خوازی یا سوودگەرایی یا فائیدەگەرایی و طبعا ئیسلام فکری ئیسلامی پێش جەرمی بێنتام ومانە کەوتووە یعنی ئەو فەیلسوفەی کە لە 1940 تا 1932 ژیاوە بە دامەزرێنەری مەدرسەی قازانجگەرایی یا سوودگەرایی دائەنرێ ئێمە پێشتر یعنی هەر لەو قورئان خۆیە فەرمێ وأما ما ينفع الناس فيمكث في الأرض ئەوەی کە سوودی بۆ خەڵکەیە سوود و قازانجی هەیە و سوودی ڕاستەقینە سوودی ناڕاستەقینە بەڵێ لە پەندی چینیە ئەڵێ تۆ لە باتیەوەی هەموو ڕۆژێ ماسیەکم بیتێ وەرە فێری ماسی گرتنم بکە خۆی هەموو ڕۆژێک کابرا بچێ بۆ لای ماسیگرەکە ماسێکی باتێ ئەمە سوودە بەڵام سوودێکی ڕاستەقینە نییە سوودە ڕاستەقینەکەوێ فێری ئەو سەنعەتەی بکە فێری ئەو کاری بکە ئیسلام ئەمەیتیایە بەڵێ ئەمە تەشجیعی لێیەکات چونکە مەسەلەی ئاوەدانکردنەوە ئەوەیە مەسەلەی ئیمامی عومەر کە ئەفەرمێ عەمەر الله البلاد یا عەمەر الله البلاد بحب الأوطان یعنی خۆشەویستی نیشتیمان واد لێیەکا ئەو وڵاتە ئەو نیشتیمانی خۆت ئاوەدان کەیتەوە ئاوەدانکردنەوە بەوە نییە کە تەنیا تیا بخۆی ئەبێ بەرهەم بێنی محەممەد ئیقبال ئەڵێ چی ئەڵێ ئەوەی کە لە خاکی خۆت دروسە بێ هەر ئەوە بخۆ هەر ئەوە بپۆشە هەر ئەوە بکڕە ئیکتیفای ذاتی ئیعتیماد لەسەر خۆت جوهد و تێکۆشان بریتیە لە فەلسفەی ئیسلام بۆ حتا یاساکانە بێ بۆ بەهێزکردنی ئەو لایەنە بێ لە ناو تاکە لە ناو کۆمەڵگادا کە ئینسانێک دروست بێ ئینسانێکی مەسئول ئینسانێک مەسئولێ بەرابەر بە خۆی بەرابەر بە میلەتی گۆڕانکاری پەسەند و ئیجابی بکە لە دەوروبەری خۆیە لە سەنعەتا لە پیشەسازیە لە بازرگانیان لە هەمووانەیە بڵێ کاتی ئێمە باسی یاساکەین شتێک بوونی هەیە کە بێ ئاماژەی پێ بکەنی ئابێ باسی لێوە بکەینەویش دامەزراوەی پەرلەمانە دەسەڵاتی تەشریعی یاسادانان خۆی دیارە مەسەلەن دروستکردنی پەرلەمانیش ئەو بۆ شێوە هەڵبژاردنە بێت کە نوێنەرایەتی لە کۆمەڵگاوە بۆ چێتە پەرلەمان و ویش دەسەکا بە تەشریع و یاسادان ئەمە ماوەیەکی زۆر مشت و مەڕبوو لە کۆمەڵگەی ئیسلامیەکان ئایا ئەمە دروستە ئەم دامەزراوەیە هەبێتی هەنا دەگونجێ مەسەلەن دەستگایەک هەبێ یاسا بۆ کۆمەڵگە دابنێ یا ناگونجێ حەزەکەم بە ڕێیەوە لەسەرمە بزانم خۆی حەقی تەشریع حەقێکە هیچ شاریعی مقدس خۆیەتی یعنی دیاریکردنی حەڵاڵ و حەرام دیاریکردنی واجبات دیاریکردنی حقوق ئەمانە پێم وایە مەسەلەیەکە یەکلا بۆتەوە لە فکری ئیسلامیە بەڵام مەسەلەکە لەوایە شریعەت قەواعیدی کولیە
ئەم قەواعیدی کولیە ئەبێ بێ بە بڕگەی یاسایی. زۆر باش. یعنی تۆ ئەگەر بەو عەقڵیەتە سەطحیە بۆ مەسەلەکە بچی نابێ ئیمامی نەوەوی منهاج بنووسێ، وایانە نابێ لە فقی شافعیە، نابێ ئیمامی قودوری لە فقی حەنەفیە مختصر بنووسێ، نابێ ئیمام خەلیلی کوردی کە عالمێکی گەورە بووە مختصری خەلیل بنووسێ لە فقی مالیکیە، و نابێ ئیبن قودامە مغنی بنووسێ لە فقی حەنبەلیە. ئەمانەی کە نووسراوە چییە گێ؟ ئەم نووسینی ئەمانە دانانی قانونە، قانون چونکە خەڵکی عادی هەمووی نابێ بە فەقیه و متەکەلم و شارەزا، خەڵک یەن لە ڕوانگەی زار و دیدگای زاناکانەوە شەریعە دەبینن، لە دەلاقەی فکری ئەوانەوە ئێمە سەیری جیهانی تەشریعەکەین. ئەمانە توانیویانە لەسەر تەوەختی بوونی خۆیان و بێگومان ئەوانە قازی بوون، ینی لە دەوڵەتی ئیسلامیە کە قەزاوت کراوە قازی شوڕەیح، ئەبوو موسای ئەشعەری، هەموو ئەو قازیە گەورانە، قازی القوزا دەبوو یوسف لە بەغدا، کاتێکە حکمیان کردووە لە بینی خەڵکە لە بینی دوو کەسی متەخاسیمە خۆ شەریعەتەکان لە بەرچاو بووە، بڵێ لایەن نەداوە لە شەریعەت، بەڵام ئیستیمباتەکە ئەمان کردویانە. کاتە ئێمە پەرلەمان بەو ڕوانگە بێ سیرکەین، سەیری واقعی ئێستای پەرلەماناتی جیهانی ئیسلام نەکەین، ئەوەی لە جیهانی ئیسلامە هەیە پێوترێ کۆپیەکی ناشرین لە تەجربەی غەربی. ئەو کەسی کە ئەچێتە پەرلەمان بە پێی شەرعی ئیسلام ئەبێ ئەهلی ڕەئی بێ، ئەبێ عالم بێ، ئەبێ ئەهلی ڕەئی بێ لە بوارێکی زیندوی کۆمەڵگایە. من ناڵێم حتمما لە شەریعەتە، یا ئەبێ لە شەریعەتە شارەزا بێ، یا لە قانونە، یا لە ئیقتیسادە، یا لە پەروەردەیە، یا لە حتا بواری وەرزش. ینی بۆچی؟ چونکە کۆمەڵگا هەموو ئەم لایەنانەی پێویستە، و ئەبێ مەجلیسێکیش هەبێ ڕقابەتی وەکو چۆن محکەمەی دەستوری هەیە لە وڵاتانە یا محکەمەی ئیتیحادی هەیە، ئەبێ لە پەرلەمانیشان مەجلیسێک هەبێ بۆ پیاچوونەوەی یاساکان کە ئەو یاسایانە مخالفەی شەریعەتی تیانە بێ و مخالفەی مەبادی قانونی تیانە بێ. کەواتە ئیشکال لە دیاریکردنی ئەم نوێنەرایەتیانەیە هەیە کە لەوانەیە ڕێگەیەکی زۆری نەبێیان هەرکەس زۆرینەی هێنایتر لە خۆی ئەوە پێوترێکی ئەو مەسەلەی زۆرینەیەژ ئینکار ناکرێ. خۆی ئێمە مەسەلمەت لە بینی کیا؟ ینی مەسەلەن لە شارێکی وەکو هەڵەبجەیە بۆ نمونە ئێمە 4 کەسمان هەیە کە شایستەن ببن بە ئەندامی پەرلەمان. باش هەموو شروطەکانیان تایە، شروطی علمی تایە، شارەزان لە بوارێکی زیندووە، بەڵام کامیان خەڵک ئەیکا چونکە هەڵەبجە بۆ هەیە یەک کە زیاد دوو کەسیە بێ وا دابنین. ئەو کاتە خەڵکی هەڵەبجە کامیانەکەن بە نوێنەر، لەو کاتە هەڵبژاردنێکی ئەبێ نەزیه بکرێ، هەڵبژاردنێک کە فێڵی تیانە بێ، بەڵام لە نێوان خەڵکانەیە کە مەرجەکانیان بەڵێ نەکەوە خەڵکانی کە هێزە سیاسی و دەسەڵاتەکان دیارکە ئێستا حتا لە پەرلەمانی کوردستانە مەرجی ئەوەشی تیانە کە ئەندامی پەرلەمان حتممە بێ کۆلیجی تەواو کرد یا شایدەیەکی هەیە. بەڵێ هەر بزانێ بخوێن و بن، بەڵام ئەمە چۆن ئەتوانێت تەشریع بکە، ئەتوانێت دەست بەرزۆکە و دەست دانەوێنێ، بەڵام ناتوانێت تەشریع بکە، ناتوانێت مناقەشەی یاسایەک بکە. ئەو هەموو قەیرانی کە ئێستا لە کوردستانە هەیە ئەتوانین بڵین دەرەنجامیان بەشێکی پەیوەندی بەوە هەیە و پەشێکی پەیوەندی بە ڕوانگەی دەسەڵاتی سیاسیەوە هەیە. پەرلەمانی بۆ چییە؟ پەرلەمانی بۆ ئەوەیە کە تەنها نمایشێکی دیموکراتی بکە لە وڵاتە. ئەینا ئامادە نییە پەرلەمانێکی فعلی حەقیقی دروستکە کە ئەم پەرلەمانە سوڵتەی هەبێ بەسەر هەموو لایەنەکانە و بتوانێت محاسبەی بەرزترین دەسەڵاتی تەنفیزی بکە تا ئاخرین کەس. من وا تێگەیشتم کە ئێمە ئەگەر دەسەڵاتێکی ئیسلامیشمان هەبێ یا شریعەتی ئیسلامی پایداربیار پەرلەمانەکەمان پێویستە. بێگومان مەجلیسی شوڕایە، یعنی ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ مەجلیسی شوڕای هەبوو یانەی بوو، بەڵام شوراکەی کێ بوون؟ بۆ نەیەچوو لەسەر جادە خەڵک بێنێ. عەلی بوو، عوسمان بوو، تەلحە بوو، عەبدوڕەحمان بوو، وایە ئەمجا عەبدوڵای کوڕی بوو. یعنی ئەوەی کە ئەهلی عیلم و فیتنەت و شارەزا و
تێگەیشتوو ڕاست ینی کە کێشەیەک دروستە بوو لە مەسائلی میراسە کێشەیە دروستە بوو ئیستیشارەی بە ئیمامی عەلیە کرد ئیستیشارەی بە عەباسە کرد ئیستیشارەی بە باقی سەحابەیە کرد بە زەیدی کوڕی ثابتە کرد کەواتە ئەمە کێشەمان لەگەڵ نە سیستمی پەرلەمانی هەیە نە کێشەشمان لەگەڵ ئەوەیە خەڵکێکی مختصی شارەزا بێن لە شەریعەت مەوادی قانونیت هەڵگۆزن بەڵام کە بێتە سەرەوەی پەرلەمان هەم لە ڕووی پێکهاتەوە کەسانی ناشایستی تیابێ و بەرهەمەکەشی ئەوە نەبێ کۆمەڵای یاسایە دەرچێ و یاسایانە پێچەوانی شەریعەت بن دش بۆستنەوە لەگەڵ دەقە شەرعیەکانە ئەوە شەرعەن باتیلە و بە هیچ شێوە ڕێگەی پێنادرێت زۆر باش کاک دکتۆر لە کۆتایی بەرنامەکەیە پەنتایەک ماوەتەوە مەسەلەن ئێمە ئیستینتاجی ئەو دوو قسانی جەنابەت با بڵێنەوەی کە لە دووەڵ قیڕان بردووە خستە ڕوو لەم پرسیارەیە کۆکەینەوە ئێستا تاشی مسلمان لە کۆمەڵگە ئیسلامیەکانە لە بەردەم دوانەیەکی شەریعەی ئیسلامی و یاسا وەزعیەکاندا ئەم تاکە چۆن مامەڵە بکە چۆن هەڵسوکۆت بکە لەگەڵ ئەم دوو جۆرە یاسایە یاسا وەزعیەکان من مەواریدیە کە تەسادم دروستە بێ لە بینی ئیسلام و لە بینی یاسا وەزعیەکانە بە تایبەتی لەو شتانەیە کە شەرع حرامی کردووە و ڕەنگە یاسایەک ڕێی پێ بدە یعنی بۆ نمونە ڕیبا ئێستا ستونی فەقەراتی سیستەمی دارایی و بانقیە لە وڵاتانە لە وڵاتی ئیسلامیشەوە ئەمە بە هیچ شێوەیەک مەجالیتانیە موسڵمانێک بڵێ مادام قانون ڕێگەی پێدا شەرع ڕێی پێنەیەوە من دوای قانونەکەم نەقێ موسڵمان بە هیچ شێوەیەک ئەو ئیجازەیە نییە مخالفەی شەریعەت بکە با قازانجیش بکە لەو یاسایە کە مەسەلەی ڕیبا وەرگرتن و سوود وەرگرتنە چونکە بە نەسی قەتعی ڕیبا حرامە ڕاست باشە کاکە کەواتە لە مەوقیفەدا ئێمە ئێستا خەڵکێکی زۆرە بینین لە وڵاتی ئێمەیە ئامادە نییە بچێ قەرز لە بانکە حکومیەکان بکە با ئیسیفادەشی هەیە بۆی با زۆریش ناچارە لەبەرەوەی فائیدەی لەسرە لەوێ تەماشاکە ئەو تەعارۆزە کە دروستە بێ ئینسانی متەدەین پابەندە بە شەریعەتەوە پابەند نییە بە ناچێ بۆ لای یاساکان کەواتەوە نمونەیەکی زیندویانە بەڵام ئینسانێک کە پابەند نەبێ بەوە پابەند نەبێ بەوە ئەوە ئەگەر دەسەڵاتی یاسایی ئیسلامی هەبێ جاری هەر ڕێگە بە ڕیبا نادا وایان نە و ئەگەر دەسەڵاتێکی ئیسلامیش بێتە کاراوە تەمەنە ڕیبایی کە ئێستا دائەنرێ لەسەر کەسێک ئاساری هەیە دیارە دەسەڵاتە ئیسلامیەکەیەت فترەیەکی ئینتیقالی دائەنێ بۆ پاکردنەوەی پارەی خەڵک لە ڕیبا یەکسەر نایەت کۆتایی بە مۆزوعەکە بێنێت یەت ئەبێ معالەجەی بکە ینی قۆناغێکی ئینتیقالی گوزەر هەیە لە بینی گواستنەوە لە سیستەمێکی نائیسلامیە بۆ سیستەمێکی ئیسلامی و فوقەهامیان ڕەچاو کردووە بە ئیلهام وەرگرتن و سوود وەرگرتن لە سیرەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەگەر یاسایەک پێچەوانە نەبوو چی ئێکە یاسایە پێچەوانە نەبوو ئێمە معیاری مەسلحەتمانەیە بەرژەوەندی ئەگەر فعلەن بەرژەوەندیەکی تیا بوو بەرژەوەندیەکی حەقیقی تیا بوو ئەو کاتە موسڵمان ئەگەر کار بە یاساکە بکە کێشە نییە ئێمە پێویستمان بە یەک شتی گرنگە بێت لە هەردوو حاڵەتەکەیە هەمیش ڕۆشنبیریە هەم بەرامبەر بە شەریعەی ئیسلامی هەم بەرامبەر بە یاسادانراوەکە پێویستمان هەم بە خوێندەواری و ڕۆشنبیری یاسایی و شەرعی هەیە زائیدەن قەناعەتێکی زاتی و تەقوایەکی زاتی بۆی لە هەر شوێنێکە بینی کە ئەمە پێچەوانەی شەریعەتە نەچێت ڕۆشنبیریە هەیە لە خەڵکیە بەڵێ هەیە پێم من گەشتبینم لەو بارەوە خەڵکەیە خوێنەواری شەرعیشی زۆر نییە ڕۆشن شەرعیشی زۆر نییە بەڵام کە ئەپرسیە لە زانایەکی ئاینی یا لە خوێنەوارێکی ئاینی کە ئەم مەسەلەی ڕیبای تایەت نزیکی ناکرێت ئەگە شتێک ما بێتەوە من لە کۆتایی وەڵای من پێم وایە بابەتە زۆر فراوانە ینی زۆر ئەوە نییە کە بتوانین معالەجەی بکەین ئەوەی کەوتمان تەنها سەرە قەڵەم بوو بۆ بابەتەکە و ئینشاءڵڵا بتوانین لە داهاتووە زیاتر قسە بکەین لەسەرم بابەتە و تەنها بانگەوازم ئەوەیە ئینسانی موسڵمان ئینسانی متەدەین تەمەن کۆمەلگای ئێمە زۆرینە موسڵمانە الحەمدوللا ئینسانی متەدەین لە بڕیارەکانیدا پەلە نەکە
کاتێک پرسێکی یاسایی یا شەرعی بۆیەتە پێشەوە جوان هەموو لایەنەکانی هەڵسەنگێنێ و پرسیار بکە لە کەسانی شارەزاوە لە کەسانی ئەهلی علم و ئەهلی فتوە بۆ ئەوەی مەسەلەکەی بۆ ڕوون بێتەوە. زۆر سپاس بەڕێز پرۆفیسۆر دکتۆر سەباح بەرزەنجی سەرۆکی سنتری زەهاوی و مامۆستایی زانکۆ. سوپاس بۆ جەناب سەرکەوتوو بیت. بینەرە بەڕێز و خۆشەویستەکان ناتینە کۆتایی ئەڵقەی ئەم جارەش لە بەرنامەی دین و دنیا تا ئەڵقەی داهات و پێتان نەگەینەوە شاد و تەندروست بن. خواتان لەگەڵ. سپاس کاک دکتۆر.